لارجێک بینەربان لە شارپێرەسەوە سڵاوتان لەبێت. من مەریوان جەبار خۆشحاڵم لە دیدارێکی تایبەتدا لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لە سەر چەند تەوەرێکی گرنگ و هەستیار. لە ئێستادا لێرە و لەوێ باز لە پرسی نووسینەوەی دەستورێک دەکرێت بۆ هەرێمی کوردستان. دەپرسین ئاخۆ هەرێمی کوردستان چ جۆرە دەستورێکی پێویستە؟ ئایا هێز و لایەنە سیاسیەکان تا چەند توانیویانە زەمینەیەکی لەبار بڕەخسێنن بۆ نووسینەوەی دەستورێک کە توجار جێی پەسەندی هەموو لایەک بێت؟ لە بەشێکی دیدارەکەماندا گفتوگۆ دەکەین لە سەر پرسی موچە و تەواوی ئەو کێشە و گرفت و ئاڵمگاریانەی کە بەهۆی لێبڕینی موچە و دەستکاریکردنی دەرماڵەی موچەی فەرمانبەران مەرۆکی بەشێکی زۆر لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی گرتووە. لێرە بەڕێزان بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە با خۆشحاڵی و میوانداری بەڕێز عومەر عەبدوڵڵا گوڵپی، ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و هاوکات ئەندامی لێژنەی داراییمان کردووە. کە مامۆستا زۆر سپاس بۆم دەرفەتە، دەستت خۆش بێن. خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵ بەڕێزتین بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتە. سەرەتا دەمێت لەسەر پرسی نووسینەوەی دەستور قسە بکەین. بە بڕۆی بەڕێزت گرنگی و ئەهمێتی دەستور خۆی بۆ خۆی لە چیدایە و لە ئێستادا تا چەند هەوڵ دراوە کە پرسی دەستور وەکو پرسێکی جدی مامەڵەی لەگەڵ بکرێت لە ئەو شیعارات و دروشمانە بینە دەرەوە کە هێز و لایەنە سیاسیەکان بەرزیان کردێتەوە. لە ئەرزی واقعدا تا چەند هەوڵ دراوە بە شێوازێکی جدی مامەڵەی لەگەڵدا بکرێت. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرە بەڕێزەکانیشتان. طبعاً دەستور بابەتێکی نیشتیمانیەوە، وابەستەیە بە هەموو هاوڵاتیانەوە، بە هەموو چین و توێژەکانەوە، بە هەموو ئاینەکانەوە و بۆ ئەوەی دەستورێکی سەرکەوتوو بنووسیتەوە کە خەڵک هەموو وەکو گرێبەستێکی کۆمەڵایەتی لێ بڕوانێەوە بێتە دایکی یاساکان، بەڕاستی پێویستی بە زەمینە سازی هەیە و لەسەر و هەموو زەمینە سازیەکانەوە ئەوەیە کە ئەمڕۆ ئێستا خەڵکی هەرێمی کوردستان هەست بە زوڵمێکی زۆرەکە، هەست بە نائەدالەتێکی زۆرەکە و هەست بەوەکە کە ئەوان لە دۆڵێکن حکومەتەکان لە دۆڵێکی ترە و بە تایبەتیش لە ڕوانگەی خراپ مامەڵەکردن لەگەڵ داهاتی ئەم وڵاتە. ئەمە هەستێکی وای لای هاوڵاتیان و لای لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دروست کردووە کە بەڕاستی بانگەشە یاخۆت کارکردن بۆ نووسینەوەی دەستور دوای 30 ساڵ لە فەرامۆشکردنی وەکو بابەتێکی ڕەکلامی هەڵبژاردن بەکار بێنرێ و ئەگەر نا ئەگەر لایەنەکانی دەسەڵات و بە تایبەتیش سەرۆکایەتی هەرێم کە ئەویش هەر لە پارتی دیموکراتی کوردستان و لایەنێکی دەسەڵاتە نیەتیان باشە لەگەڵ بابەتی دەستور ئەبێ بەڕاستی بە ئاراستەی چاکسازی ڕاستەقینە هێندە هەنگاو بنێن و بە تایبەت لە دۆخێکە کە خەڵکی کوردستان ئەزانێت داهات لە نەوتەوە، لە باجەوە، لە گومرگەوە، لە ڕسوماتەوە، لە هەموو ڕێگاکانەوە هێندە هەیە کە موچە و خۆی دابش بکرێت و هێندە هەیە کە هێندە زامی هەنووکەیی کە پەیوەندیدارن بە خزمەتگوزاریەوە چارەسەر. دوجار ئێمە دێنە سەر بابەتی موچەوە لەسەر و بابەتەش قسەمان دەبێت. ئەگەر بەخێرایی ئێمە وەکو فلاش باکی بگەڕێنەوە بۆ ڕابردوو دەبین مامۆستا کە لە ماوەی ڕابردوودا چەندین جار دەرفەتی نووسینەوەی دەستورمان بۆ هەڵکەوتووە و لە ساڵی 2015 ئەگەر بە نمونە وەربگرین لە سەدا هەفتای دەستوری نووسرایەوە لە کاتێکە لە پەرلەمان لێژنەیەکی 21 نەفەری بۆ پێک هێنرا. بە بڕۆی بەڕێز ئەم هەوڵانەی لە ئێستادا ئەدرێ تا چەند ئەگەنە کەناری خۆی، تا چەند ئەمانگەێنێتە کۆتا خاڵی ئامانجەکەمان بۆ نووسینەوەی دەستور بۆ هەرێمی کوردستان. ئەبێ نیەتی ساغ ببینن، بە تایبەت لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دەبێت نیەتێکی ساغ لە لایەنەکانی دەسەڵات ببینن و لە سەر و هەمووشیانەوە سەرۆکی هەرێم ئەبێ دەم قەناعەتە لای هاوڵاتیان و لای لایەنەکان دروستکە. بەڵا ئەوانەیانوێ دەستور بنووسنەوە بۆ هەرێمێک کە دادگەری تیاابێت، سیستمی تیاابێت، سیستەمەکە پەرلەمانی بێ، ڕێز لە موئەسسات بگیرێ و ئەو چوارچێوەی کە بۆ پەیوەندی نێوان دەسەڵاتەکاندان چوارچێوەیەکی تەندروستە بێ و ئیستیغلالی زۆرینە و کەمینە ناکرێت بۆ ئەوەی دەستور دروست بکەن. تا ئێستا نەخێر، تا ئێستا ئەوەی هەیە بێزگە لە بانگەشە ئێمە نەمان بینیوە هەنگاوی کردداری، چونکە لە ڕاستی ئێمە چاومان لەوەیە کە هەرێمەکەمان پێگەکانی کە دامەزرێن یەکەم بە پێی خواستی خەڵک بێت، دووەم بە پێی ئاینی خەڵک بێت، سێەم لە ڕووی ژیانی کۆمەڵایەتی و ئابووریەوە بە جۆرێکدا بڕێژێ هاوسەنگی هەبێت بە تایبەت لە نێوان دەسەڵاتەکانە و سەروەت و سامانی ئەم وڵاتە بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ. باشە من چۆن بتوانم متمانە بە بانگەشەیەکی لەم جۆرە بکەم کە لە 2007 دوو دانە یاسای پەیوەندیدار بە سامانی نەوتی سامانی سروشتی ئەم وڵاتەوە دەرچووە لە سا هەفتای یاساکان جێبەجێ ناکرێن و جێبەجێ نەکردنەکانیشی هەر بە ئاشکرا دیارە بۆ ئەوەیە کە دوو هێزی دەسەڵات لێی سوودمەند بن و کەمترینی خەڵک لێی سوودمەند بێ. من چۆن بە نیەتێکی باش یاخود بە هەنگاوێکی یعنی جددیانە بچمە پێش لە دەستور لە کاتێکا ببینم لە خاڵە سنووریە گومریەکان و هەتا ئێستش
دو حیزبی دەسەڵات سوودمەندی یەکە من تیانە و بەشێک لە داهاتی گەورەی ئەم وڵاتە ناگەڕێتەوە خەزێنی گشتی. من چۆن بزانم ئەم دەستورە بۆ چونکە دەستور تەنها ئەگەر ئیرادەیەکی سیاسی بەهێز لەگەڵ یا لەدایک نەبێت بۆ ئەوەی ئەم وڵاتە ببێتە وڵاتێکی دەستوری، وڵاتێکی مؤسساتی، وڵاتێکی کە پەیڕەوی لە بنەما دەوڵەتیەکانەکە، ئەبێ ئیرادێکی سیاسی ببێنرێ. تۆ تەماشاکە تا ئێستا ئیرادێکی سیاسی نبینی بۆ تەنانەت دەخستنەوەی دوو هێزی پێشمەرگە. باشە لە چه یاسایەکە هەیە حیزبەکان هێزی پێشمەرگەی خۆیان هەبێت؟ لە هیچ یاسایەکان نییە، نە لە دەستوری عێراقا هەیە، نە لە ئەو بنەما قانونیانەی کە هەرێمی کوردستانیشان پێەکە، ناو قانونانەی کە لە پێش ڕاپەڕین هەن لە هەرێمی کوردستان ئیشان پێکرێ، ناو قانونانەی و یەکەم قانونیش لە هەرێمی کوردستان لە 92 دەرچووە، ڕێگە بەوە نادا حیزبی سیاسی هێزی چەکداری هەبێ و لەژێر ڕکێفی خۆیان بێ و پارەش لە سەروەت و سامانی گشتیان وڵاتە وەرگێ. شتیوان نییە. باشە با هێندێ هەنگاو لەم بوارانە بهاون تا ئەو کاتێ هەموو لایەنەکان پێکەوە بە ڕۆحێتێکی نیشتیمانیانە و بە گوڕوتینێکی باشترەوە لە بابەتی دەستور بستە پێش. باست لە لایەنی تەنفیزی کرد، خۆشە لەسەر دەستور قسە لەسەرەوەکەم. ئەگەر دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسێتەوە، پێت وایە لەژێر ڕۆشنایی ئەو دەستورەدا، لەژێر چەتری بەند و خاڵەکانی ئەم دەستورەدا حکومێکی ڕەشید بکرێت؟ ئەبێ ئیرادێکی سیاسی لەدایک بێ، ئیرادێکی سیاسی جددی، چونکە ئێستا ئێمە یاسای باشمان هەیە و یاسای جوانمان هەیە لە زۆر بوارەکانە، بەڵام بە ئاشکرا لە نێوان ئەو دوولایانی دەسەڵاتەوە پێشێ لێکرێن. و یەکێک تر کە لە بابەتەکان کە من ویستم ئاماژەی پێ بم، ئەویژە و بابەتی زۆرینە و کەمینەیە. بەداخەوە ئێستا زۆرینەیەک لە پەرلەمان دروست بووە و ئەم زۆرینەی منطق نییە، زۆرینەی پەیڕەویکردن لە بنەمای کاری دەوڵەتداری نییە. یعنی تۆ زۆرینەت هەبێ یاسایەک دەرکەی بۆ نمونە لە یاساکە موچەی خەڵک کەم بکەیتەوە، بۆ نمونە کە ئەمە نمونەیەکی خراپە تۆ قوتی خەڵک ببڕیت، بەڵام تا ڕادەیەک بنەمای کارکردنە ئەم حکومەت ئەم کابینەیە بێت ئەم دوولایەنە سیاسیە بە ئاشکرا بڵێن ئێمە موچەی خەڵک بەم جۆرە کەمەکەین و جورئەتی ئەوە بکەن، بڵێن ئەمە نموزەجی حکومڕانی ئێمەیە لە هەڵبژاردننی داهات، وەگەر بە دڵتان نەبوو دەنگمان پێمەدەنەوە بۆ نمونە. بەڵام تەماشاکەی زۆرینەکە بۆ زوڵم بەکارێنن، بۆ ستەم بەکارێنن و بۆ گوێنەگرتن لە ڕای خەڵک بەکارێنن، بۆ فەرامۆشکردنی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەکارێنن و تەنانەت بۆ هێندێ جار لە هێندی حاڵەتی زۆر تافیهیش بەکارێنن، بۆ نمونە وەرگرتنەوەی متمانە لە پەرلەمانتار کە ئێمە کاک سۆران عومەر یەکەم جار بوو، یعنی لە پەرلەمانەوە متمانەی لێ وەربگیرێتەوە و یا کار بکرێ بۆ وەرگرتنەوە متمانەلی. یعنی ئەمانە هەمووی دلیلی ئەوەیە کە ئەم زۆرینەی کە ئێستا هەن زۆرینەیەک نین بە ئاراستەی بەرژەوەندی نیشتیمانیا کار. سکرتێری حزبی شوێعی کوردستان ئەڵێ ئەمەقڵەتەی ئێستا کە حکمی هەرێمی کوردستان دەکات دەستوری ناوێ. بەڕازت تا چەند هاوڕای لەگەڵ ئەمەدا؟ تەواو وایە، من نازانم تەفاسیلی قسەکەی ئەو چییە، بەڵام ئەو عەقڵیەتەی کە ئێستا حکمی هەرێمی کوردستانەکە زیاتر بۆ بەڕێوەبردننی خێڵ و عەشیرەت باشە، بۆ بەڕێوەبردننی بنەماڵە باشە، بۆ بەڕێوەبردننی خێزانێک دەسەدا، بەس بۆ ئەوە ناشێ وڵاتێکی بدەیتە دەست و بەم جۆرە ئیداری بکە. ئەمە تۆزەی لەمە پێشوازیمان لە هاوڵاتیانی چەمچەماڵ کرد کە بەدەست نەبوونی ئاوی خواردنەوەی پاکەوە گیرۆدەی ئێستا نا هی 10 ساڵ هی ئەو کاتە ناکە بێ پارە بووین، ئەو کاتە کە پارە هەبوو. معنای وایە ئەم عەقڵیەتە کە ئێستا حکومڕانیەکە کە ناتوانێت سەروەت و سامانی ئەم وڵاتە یان نایەوێت سەروەت و سامانی ئەم وڵاتە بۆ خزمەتگوزاری بەکاربێنێ. لانی کەم خزمەتگوزاری ئاساسیەکان ئاو کارەبا و هێندە پێداویستی تر و موچەوەکو خۆی و ئەمانە مافی سەرەتایی هەر هاوڵاتیەکەن کە ئەگەر ئەوەی کە لە بڕیاری بەدەستە لە دەستگای جێبەجێکردنا یەک تۆز نیشتیمانیانە بیر کاتەوە ئەبێ ئەمانە بکان، ناچارە، چونکە هەم یاسا هەیە، هەم پارە هەیە، هەم دەرفەتیش هەیە. تۆ یعنی ئەمە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو هەمووی لە شەڕان نەبووین، تەنها 2-3 ساڵی شەڕی ناوخۆ هەبووە، ئەوە تا ڕادەیەک پاساوە و شکر بۆ خوا کۆتایی هات. 2 ساڵ شەڕی داعش هەبووە، ئەویش کۆتایی هات. ئەو هەموو ساڵانە دەرفەت هەبوو، ئەمن و ئاسایش هەبوو، ئیستیقراریەت هەبوو، کات هەبوو. بۆیە ئەم عەقڵیەتە بەم جۆرەوە ئەگەر گۆڕانکاریەکی ڕیشەی تایە ڕوونەدا نەخێر نەتوانێت لە ئاست فەرمانڕەوایەتی سەردەمیانە بێن، نە لە ئاست نووسینەوەی دەستورێکایە کە بۆ ئەم سەردەمە بشێ. لەسەر نووسینەوەی دەستور دووبارە وەکو کۆمەڵی دادگەری ئێوە داواتان کرد بوو کە ئەگەر دەستوری هەرێمی کوردستان بنووسرێتەوە ئەوە نزیک لە بنەماکانی شەریعەتی ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام بێت.
ئەگەر چی دەستگا میدیایەکان ئەم نقطەیە بە تەنها زەقەکەنەوە کە بەلای ئێمەشەوە گرنگە و پێشمان خۆشە و پێمان وایە شتێکی زۆر سروشتیە دەستوری هەرێمی کوردستان تعبیر بکە لە گەلێکی موسڵمان و گەلی موسڵمان ئەم دەستورە بەهی خۆی بزانێت لەگەڵ ئەوەی پارێزگاری لە ئاینەکانی تر و حڕیاتیان و ئازادیان و بیر و باوەڕیان بکات و بیان پارێزێ و مافەکانیشان بۆ دەستە بەرکە بەڵام بۆ چوونە هەرزوو لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستان بزوتنەوەی گۆڕانەوە ڕەت کرایەوە هەڵوێستی ئێوە لەم بارەیەوە ئێمە سوورە بین و پشتەستورین بە داوای خەڵکی کوردستان و پشتەستورین بە مەنطقی واقع و حەق کە لە هەرێمی کوردستانە هەیە گەلێکی موسڵمانە بێ دەستورێکی بێت تعبیر لە موسڵمانێتیەکەی بکە و لەگەڵ ئەوە ئێمە با بڵێن من ئەمەی کە بەلامەوە جێگەی سەرنجەوەیە میدیاکان زۆر ئەو بابەتە سەق ناکەنەوە کە ئێمە بەلامانەوە گرنگە بابەتی عەدالەتە بابەتی ڕەفاهیەتە بابەتی خۆشگوزەرانیە بابەتی پەیوەندی نێوان دەسەڵاتەکانە دەسەڵاتی جەبەجێکردن دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی تەشریع و تا بێ پەیوەندیەکی هاوسەنگ و تەندروست و سەردەمیانە هەبێت لە نێوان ئەم دەسەڵاتانە و بالفعل دەسەڵاتەکان سەربەخۆ بن یعنی ئەمە چەند بەلامانەوە گرنگە دەستورێکمان هەبێت ڕنگدانەوەی مسلمانێتی خەڵکی کوردستان بێ ئەوەندەش بەلامانەوە گرنگە دادگاکان سەروەر بن چکاگە جوانترین دەستورێ هەبێت و لە سانەوە و نۆش تعبیر بێت لە مسلمانەتی خەڵکی کوردستان ئەگەر دادگای حیزبیت هەبێ هەیمەنەی حیزبیان لەسەر بێ ناتوانێت تعبیر لە خەڵک بکە لەرەدا دەمەوێت بپرسم ئەگەر بژاردەی نووسینەوەی دەستور بدەن بە ئێوە لە نێوان دوو بژاردەدا دەستورێکی ئیسلامیتانەوە یاخود دەستورێکی دادگەری ئێمە دەستورێکمانەوێت خەڵک بیەوێت و ئەگەر دەستورێک دادگەرانە بێ بتوانێت عەدالەت لە نێوان هاوڵاتیان و موئەسەسات و کۆمەڵگەیە جێبەجێ بکە بە دڵنیاییەوە دەستورێکی موسڵمانانەیە و من خۆمە پارێزم لە وشەی ئیسلامیە نەک لەبەرەوەی لێکەوتەی سیاسی نەبێ چکە ئێمە کە باسی مسلمانێتیەکەین باسی ئاینەکەین باسی حیزبی سیاسی ناکەین واتە ئێمە کاتێ جەختەکەینەوە لەسەر دەستور کە مسلمانانە بێت تعبیر لە گەلێکی مسلمان بکە باسی ئەوە ناکەین تعبیر لە کۆمەڵ بکە تعبیر لە یەکگرتوو بکە نا ئێمە بە هیچ جۆرێ ئەوەمان ناوێ ئێمە بنەمانە گۆڕەکانی شەریعەتمانەوێ کە پارێزراو بن و ڕنگدانەوەیان هەبێ و لە بنەمانە گۆڕەکانی شەریعەتیشە بەشێکی گەورەی تەرخانە بۆ عەدالەت یعنی ئاینی ئیسلام لە ژیانی ئینسانە بەشێکی گەورەی تەرخانە بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان تاک و خێزان تاک و کۆمەڵگە و موئەسەسات بەشێکی کەمی تەرخانە بۆ پەیوەندی نێوان ئینسان و خوا مامۆستا زۆر جارە و پرسیارە ئەکرێت لەکردنەوەی پاشگری ئیسلامی لە کۆمەڵ کە کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری ئەمە نابێتە پاساوێک بۆ ئەوەی کە زۆرجار کۆمەڵی ئیسلامی لە بەرامبەر ئەو پرسانە بۆ من پرسی دەستور کە داواتان کردووە لەسەر بنەمای شریعەت و ئیسلام بنووسێتەوە لە حاڵەتێکە ئەگەر ئەم پەیامی کۆمەڵ نەگاتە کەناری خۆی جۆرێک لە نەرمی بنوێنن نا چونکە کۆمەڵ لەگەڵ مەبادی یعنی لە ڕاستیە ئەم داواکاریی ئێمە و ئەم سووربوونەی ئێمە ئەبوو هی هەموو لایەنەکانیش بێ یعنی تەنانەت لە وڵاتانی ڕۆژئاوایی هێندێ وڵات لە وڵاتانی ئەوروپی هێندێ وڵات لە وڵاتانی شەرقیش تەنانەت دەستورەکان تعبیرن لەگەلەکانیان تعبیر نین لە حیزبە سیاسیەکان حیزبە سیاسیەکان یەن و ئەڕۆن بەسەوەی ئەمێنێتەوە میلەت و دەستور و کللتور و ژیانە کۆمەڵایەتیەکەیەتی بۆیە ئێمە کاتێک کە با بڵێن پاشگری ئیسلامیمان لێ کردوتەوە جیهانبینیمان نەگۆڕاوە و بۆ ژیان و کۆمەڵگە و پەیوەندی نێوان ئینسانەکان بەڵکو تێگەیشتنمان بۆ واقعی سیاسی بۆ کاری سیاسی گۆڕاوە واتە ئێمە لە ڕووی مەبادی ئەوە لەسەر پێی خۆمان وەستاوین لەو ڕۆژەوەی ئینسان هەیە درۆ هەر درۆی ڕاستیە لەو ڕۆژەوەی ئینسان هەیە ئەخلاق و بەدڕەوشتیە لەو ڕۆژەوەی ئینسان هەیە هەر حەز بە داپۆشینی خۆیەکە حەز بە خۆڕوودکردنەوە ناکە ئەمە شتێکی ناتەبیعیە بۆیە ئەمەی کە ئێمە وەکو مەبادئ جەختی لێکەینەوە نایگۆڕین بەڵام ئەوەی کە میکانیزمی کارکردنە و شێوازی کارکردن و سیاسەتی کارکردن و مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵگە و دەور و بەرمانە و پەیوەندە سیاسەکان هەمووی قابلی گۆڕانکاریە دەمە بچمە سەر بەشی دووەمی گفتوگۆکەمان کە تایبەتە بە پرسی موچە لە هەرێمی کوردستان و ئەو کێشە و گرفت و ئەڵنگاریانی کە تایبەتە بە موچان لە هەرێمی کوردستان دەمەوێت لە بابەتی دەرماڵەوە جارە دەست پێ بکەم و گولای بەڕێزداشکرای لە 156 موچە بۆ دەرماڵە سەرف دەکرێت لە نوێترین لێ دوانیدا سەرۆکی فەرمانگەی هەمانگی و بە دوواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ پێداچوونەوە بە دەرماڵەکاندا بەواتەی بڕینی موچە نییە ئەم بۆ چوونە لای تۆ تا چەندجێی قوڵوڵە طبعا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو لایەنی دەسەڵات لە بری بیرکردنەوە لە بەشێکی گەورەی لە چاکسازی لە سەرچاوەکانی داهاتە بیر لەوەکەنەوە کە لە خەرجیەکانە طبعا هەردووکی چاکسازی تیاکرێ بەڵام بەرهەمی گەورە لە
چاکسازی لە سەرچاوەکانی داهاتایە. یعنی ئێستا بۆ نمونە مانگانە 100 میلیارد دینار تێچووی بەگەڕخستنی بەڕێوەبەرات وەزارەتەکان و بەڕێوەبەراتیەکان و خزمەتگوزاریەکانە. ئەگەر ئیسلاحی تیا بکەی یەتە مەسەلەن 60 میلیارد 40 میلیارە بۆ گەڕێتەوە. بەڵام ئەگەر ئیسلاح لە سەرچاوەکانی داهاتا بکەی، لە نەوتا بکەی، لە گومرگا بکەی، لە باجا بکەی، لە ڕسومان تا بکەی، داهاتی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر گەورە زیادەکە. یعنی ئێستا هەرێمی کوردستان لە 3 میلیارد دۆلاری داهاتی گومرگ تەنها 1 میلیارد دۆلاری ئەگەڕێتەوە خەزێنەی گشتی. 2 میلیارد دۆلاری بە قاچاقچێتی، بە گەندەڵی، بە کۆمپانیاکاری، بە خراپی سیستم بە هەدەرە درێ. بۆیە ئێمە چاومان لەوە نییە کە چاکسازی گەورە لە دەرماڵا بکرێت. چاومان لەوەی چاکسازی گەورە ئیرادێکی سیاسی بەهێز لە دایک بێ کە گۆڕانکاری گەورە، چاکسازی گەورە لە سەرچاوەکانی داهاتا بکە. بەڵام وجهە نەزەرمان بۆ دەرماڵە ئەمەیە. هەر دەرماڵەیەک بە پێی یاسا یا بە پێی ڕێنمایی بۆ هەر هاوڵاتیەک، بۆ هەر کارمەند و موچەخۆرێک بەسرا بێ مافی خۆیەتی، و هەر هاوڵاتیەک بە ناڕەوا دەرماڵەیەک شایانی نییە بۆی بەسراوە، ئەوە ئەکرێ ئەو دەرماڵەیە ببڕێ و تەنانەت ئەو کەسانش سزا بدرێن ئەو دەرماڵانەیان بە ناڕاست بەستووە، چونکەوە هەر لە بنەمایە پێشەلکاری یاسایە. واتە ئێمە لەگەڵ ئەوەین یاسا جێبەجێ بکرێ بەسەر هەموو هاوڵاتیانە، هاوڵاتی دەرەجەیەک و دوو نەمێنێ، حیزبی ئەلف و با نەمێنێ، حیزبی دەسەڵات و ئۆپۆسیۆن نەمێنێ، بێ پشت و بێپەنا نەمێنێ، واستە و تەکلیف و ئەوانە و ڕۆڵبینین و نزیکبوون لە مدیر و لیژنەکانەوە نەبێتەوەی ئەوەی کەسێک دەرماڵەیەک شایانی بێ کەسێکی تر نەیبێ. بەشێکی زۆر لە شارەزایانی بواری ئابووری پێیان وایە کە ئەوان هیچ بڕوایەکیان بەنیەتی حکومت نییە و حکومت بە جۆرەك لە جۆرەکان دەیەوێت دژایەتی سەرفی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکە. باشە بۆ ئەبێت یعنی حکومت بەم جۆرە دژایەتی موچەخۆرانی حەقیقی خۆی بکات. بۆچون لەم بارەیەوە کێمە کارەکەین لە سیاسەتەوە، لە بەڕێوەبردنەوە، لە دەستگای تەشریعیە، ئیش بە نیەت ناکەین، ئیش بە واقعەکەین. ئەوەی واقعیە ئێمە ئەم کابینێ و کابینەکانی پێشوش تاوان ئەم گەندەڵی و مەشاکیلانی کە هەن بە درێژایی کابینەکانی پێشوو تا ئێستا درێژ بۆتەوە. ئەم کابینەیە تەماشای بەڵێنەکانیەکەین بۆ خەڵک، بەڵێنی چاکسازی و بەڵێن ڕێخستنەوەی زۆر بوار و بەڵێنی مەسەلەن ڕوبەڕوونی و گەندەڵی، بەڵێنی شەفافیت بە تایبەت لە داهاتەکانە زۆر بەڵێنی بە خەڵک داوە و لە بەرنامەکەی هەیە و لەسەر بنەمای ئەمە لە پەرلەمان و متمانەی وەرگرتووە. بەڵام ئێستا تەماشای کار و کردەوەکانیەکەی هەڵوێست و هەنگاوەکانیەکەی ئەمەی لێ ناخوێنیتەوە. ئەوە نزیکەی 1 ساڵ بەسەر مەوعیدی جێبەجێکردنی یاسای چاکسازیە تێپەڕیوە، بەڵام ببینە کە تا ئێستا بەهۆی یاسای چاکسازیە و گۆڕانکاریەک ڕووی نەداوە لە ژیانی ئابووری خەڵکی کوردستانە و تا ئێستا لە هێندێک بوارە هەر بێزگە لە دەرکردنی سیستم و بڕیار و لیژنە دروستکردن هیچ هەنگاوێک نەچۆتە گەشتبینی بە یاسای چاکسازی نەخێر چونکەوە نزیکەی ساڵێک تێپەڕێ بەسەر مەوعیدی جێبەجێکردنی یاساکە، هەتاوکو ئێستا حکوومەت لە قۆناغی دەرکردنی بڕیار و یاسا و ڕێنمایی ئەوانە دەرنەچووە. لە هێندێ بوارە لە ساڵ 4 جێبەجێکراوە، لە هێندێ بوارە لە ساڵ 12، لە هێندێ بوارە بە تایبەت یەکەکانی 70 و 80 ئەمە هەر هیچی جێبەجێ نەکراوە. ئێ باشە وا تەمەنی کابینەکە تەواو بێ کەی ئەم یاسایی چاکسازی جێبەجێ. مامۆستا زۆر جار دەڵێن تاکە ڕێگە چارە بۆ ئەوەی کە ببێتە منفەزێک لەم قەیران و کێشە و گرفتانە ڕزگارمان بێت و حکومەتیش زۆر جار خۆی ئەوەکو بەهانەیە گەیەنێتەوە. دەڵێ ڕێکەوتنمان لەگەڵ بەغدادا لە کاتێکە ئەگەر بەغدا بەشە بودجێی هەرێمی کوردستان بە تەواوی بنێرێت، ئەوە شتێک نامێنێ بە ناوی لێبڕینی موچەوە. من دەمەوێت ڕای بەڕێزت وەربگرم لە حاڵەتی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدادا، ئەگەر بەشە بودجێی هەرێمی کوردستان بە کاملی بێتە هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بنێرێت، پێت وایە میکانیزمی پێدانی موچە هەر بەم جۆرە دەبێت یاخود دەگۆڕێت؟ باشە چه حکمتێک هەیە لەوەی کە ئەگەر بەغا بە گونیە یا بە کۆپتەر وەکو جاران پارە بنێرێت بۆ هەولێر و سلێمانی یا بۆ حکوومەتی هەرێم ئەوسا ژیانی خەڵک باش بێ، ژیانی خەڵکیش باش نابێ، ئەوسا موچە و خۆی دابش بکرێ. یعنی ئێستا چاوەکە لەسەر موچەیە و ئەگەر نا کاتی خۆشی بە لێشاو پارە هاتە وڵاتەوە لە ماوەی 10 ساڵان نزیکەی 70 میلیارد دۆلار هاتووە. 70 میلیارە ئەوتوانی وڵاتی پێ دروستکەی لە سفرەوە بیگەینی تا 100. بەڵام ئەوە نەیان کرد. بۆ چونکە ئیرادە سیاسەکە نییە، چونکە دوو حیزبی سیاسی سەرقاڵیەوە نین استراتیژیانە بیرکەنەوە بۆ ئەم وڵاتە، بۆ ئەم نیشتیمانە بیرەکەنەوە بۆ ئەو حیزبانە، بۆ بناوەڵەکانیان، بۆ کەسەکان لە ناو خۆیانە. بۆیە ئەگەر ڕێکەوتنیش لەگەڵ بەغدا بچێتە بواری جێبەجێکردنەوە، کە من چاوم لەسەرەوە نییە، من چاوم لەسەر ئەوەیە کە دۆخی ئابووری لە هەرێمی کوردستانە باشە، بە کەمترین ئیسلاح، بە دەست هەڵگرتن لە قاچاقچێتی و گەندەڵی و دزی و پیاچوونەوە بە گرێبەستەکانی نەوت و
وازیێنان لە کۆمپانیاکاری و وازیێنان لە قۆرەخکاری دۆخی ئابووری خەڵکی کوردستان باشە بێ بە موچەخۆر و غێری موچەخۆرەوە بەڵام ئەگەر ڕێکەوتن لەگەڵ بەغدا دروست بێ ئەوە باشترە بێ واتە ئێستا ئەم دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە پارەی پێویست لە بەردەستە بۆ موچە بەبێ لێبڕین بۆ خزمەتگوزاریەکان و وەزارەتەکان و بە هەمان شێوە بۆ بەگەرخستنی پرۆژەکان کە نزیکەی زیاتر لە 1 تریلیۆن من خەمڵاندومە بە 1 تریلیۆن و 5 میلیارد دینار بەڵام ئەوەی ڕێگریە ئەو لەمپەرانەیە کە باسمان کرد لە بەردەم ئەمەی کە ژیانی ئابووری خەڵک باش بێت خۆ ئەگەر ڕێکەوتن لەگەڵ بخا بچێتە بواری جێبەجێکردنەوە کە من پێم وایە ئەم ڕێکەوتن لە بەغاو نە هەرێمی کوردستان بەو جۆرە ڕێک نەکەوتون کە لێکەوتەی ئابووری هەبێ بۆ ژیانی خەڵک بەڵکو لێکەوتنێکی زیاتر سیاسی و قانونیە ئەجەندای سیاسی و قانونی هەیە کە من هەر لە بنەمای ڕێکەوتنم پێ باشتر تا ڕێک نەکەوتن بەڵام ئەوەندە چاوم لەوەیە کە لە هەرێمی کوردستان چاکسازی بکرێ گۆڕانکاری بکرێت داهاتەکان بگەڕێنەوە بۆ خزانەی گشتی ئەوە چاوم لەوە نیە لەگەڵ بەغدا ڕێ بکەون لە حاڵی ڕێکەوتن چوونە بواری جێبەجێکردنی ئەم مادەیە قانونیە مادەی 11 یاسای بودجەی عێراقی ئەوە کرێ هەرێمی کوردستان شتێک زیاتر پارەی دەستکەوێ بەڵام ئایا لە کاتی جێبەجێک ڕێکەوتنەکەشا ئەو شتە زیادە پارەیە بێتەوە ئەوەی دۆخی دارایی و ئابووری خەڵک باشکان نەخێر تەنها لە حاڵێکە کە لێرە لە هەرێمی کوردستان گۆڕانکاری ڕیشەی ڕوودا بەڵێ عومەر عەبدوڵڵا گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری سوپاس بۆم دەرفەتە سپاس کاک مەریوان سپاس بۆ هاوکارەکانیش ئازان و خۆشەویستان ئەم دیدارە تایبەتە بە کۆتا گەیشت تا بەگەیشتمان لە دیدارێکی تر هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ ئەمسا گیان دەست خۆش بێت